سڵاوتان لەبێ بینەرانی ئازیز ئەمڕۆ خەڵاتی دیمەن هاتوۆتە ناو بازاڕ دووبارە پرسیار دەکەم ئێوەش وەڵام دەدەنەوە و دەبنە خاوەن خەڵات لەگەڵمان بن. نسم علينا الهوى من مفرق الوادي يا هوى دخل الهوى خدني على بلادي. نسم علينا الهوى من مفرق الوادي يا هوى دخل الهوى خدني على بلادي. يا هوى يلي طاير بالهوى يا هوى يلي طاير بالهوى في من ترى طاء وصورة خدني لعندن يا هوى. زعلني يا قلبي نكبر بهالغربي ما تعرفني بلادي خدني على بلادي. نسم علينا الهوى من مفرق الوادي يا هوى دخل الهوى خدني على بلادي. الله 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 زور سباس ما شاء الله تسلم نشكرك كتير شكرا. باشي ناوي برزه من كردي روج اوام ناوي من زياده بله ناوي برزه زياد خليل مراد كاك زياد بله كاك زياد بكاري قهوه فروشنا وخريجي امن او شربات التمرندي دفروشم شربات التمرندي دفروشم اوي سوسي او تشتكي طبيعيه وخوشه اتوانين تاميكين بله يلا تعود خوش به او تشتكي طبيعيه وسورستيه اما تشتاميكا او قيسي بيد بيجنجو قيسي تمر هندي بعربي بله بەتامە زۆر دەست خۆش بێ. چەند ساڵە خەریکیم کاری؟ بەخۆی ئەمن پێشتری هەموو ئەمن قەدیم لەوێرێ بووم بەس چوو بووم سووریا 4 ساڵم 2010 چووم سووریای تازە هاتم 3 مانگێ من هاتم وێرێ. بەڵێ لە سووریاشەم کاراتی؟ بەخۆی ئەمن سووریاژی هەر ئەو تشتێ توراسی من دکرد ئەو کارێ مول دیمەشقی قامشلۆ هەر ئەم ئەو کارایی دکرد. بەڵێ لە وەرزەکانە ئەی گۆڕیدیان هەر ئەمە ئەفرۆشی بۆ نمونە لە زستانە ئەیکەیتە قاوەیان هەر تەمبەر هەندێ والله زستانم بەخۆی ئەم ماڵی دادنیشم ینی هەر ئیشێک هەبێ دکم بەس هەر ئەیشێمە هەر ئەوانە هاوینە دکم ئەویشایە. زۆر باشە لەش ساغ بێ خۆی گەورە ڕستەبا ئیشاڵڵا. پرسیارێکە لێ ئەەکەم ئەگەر پرسیارەکەت زانی دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرامی خەڵاتی دیمەن باشە؟ بەڵێ. پرسیارەکەمان ئەوەیە کام ئاژەڵە کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە؟ والله پەنجەمۆری مرۆڤی ینی چی بێژم وڵی نازانم چی پێ برێم ینی. ئاژەڵێک هەیە کە پەنجەمۆرەکەی وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە. ئەو ئاژەلی پەنجەمۆری وەکی مرۆڤایە چی پێ دەبێژن ئەوە و
ئەو دەبع بێت بێژن ناوی چیەوەیە بەڵێ ناوی ئاژەڵەکە چییە؟ بەخۆی ناویم سەر زمانی منی بەس ئەمن بیر کردمم وەڵاهی باشە زۆر زۆر سوپاس بۆ بەشداریکردنت کاتێکی خۆشخوال لەگەڵ سەرچاوان خۆ سەرچاوان سڵاوتان لێبێ باشن؟ زۆر سڵاو سپاس لێبێ. سەرچاو. باشی. زۆر سپاس ناوی بەڕێزێ؟ شەمعون کاک شەمعون بەچیەوە سەرقاڵی؟ کاری چی دەکەیت؟ کاری من پێشمەرگەمە پێشمەرگەی؟ بەڵێ خوا بتپارێزێ زۆر سپاس ئینشاءالله. مەمنوو دەکەم کاک شەمعون بۆ پیاسە هاتوونەتە ئێرە؟ ناوەڵە من ماڵمان لە عنکاوەیە بە سیاراتینە سیارەکەمان هەیە باشە باشە بۆ بەسەربردنی کات هاتوونەتە ئارە وەڵە ئێرە ئارە وەڵە بە ئەوەی لەگەڵ ڕەمەزانە چۆن؟ لەگە ڕەمزانە جوای ڕەمەزان و لەگە برادری مسلمانی ئەوە مان دەکەین بەخێر بێن سەر چاوان سەرچاو. فەرمون ئێوەش وەرن دەیەڵە بابێت با ئەمیش بێت کام ئاژەڵە کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە قرد مەیمون نا مەیمون نییە زۆر سپاستانەکەین بۆ بەشداریکردنتان کاتێکی خۆش خواتان لەگەڵ سپاس دەکەم ناوی بەڕێزە؟ يوسف کاک یوسف بەچیەوە سەرقاڵی؟ والله بس سرقاري ببي إشكالي هیچ کارێک ناکەی؟ بلا شلون إشكال ذاكم بەڵێ بلا كار ذاكم دەنگە بەرزکە عفو گوێم لێ نییە بلا كار ذاكم تكونم سەرکەوتوبی ئیشەڵڵا ئەی بۆ بە تەنیا دانیشتوی إيش يمكن كسمة لقرني بلا ذاك ما قد أول روج كاريا بتوزك زۆر باشە لەگەڵ ڕەمەزانە چۆنی کار و کەسابە چۆنا؟ الحمد لله كسابة نية راستي خوي همو كسيزاني كارو كسابة استنية هۆکاری چییە؟ هۆکاری ڕەمەزانە یان وكاري تريا. بمحاشي بمحاشي بباري براستي بس ناتوني حسابكين ڕاستە خۆی گەورە ئاسانیکا بۆ هەموو لایەک ئیشاءالله باشە ئێمە پرسیارێکە لێەکەین ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵیدا قورئانی پیرۆزی لەبەر کردووە؟ داوای لێ برندەکەم ناتۆم زاڵمەوە ناتوانی؟ نەخێر پرسیارێکی تر لێ یەکەم مشکلە نییە کام ئاژەڵە کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە والله وەکو سەگ وایە لە خۆی وەکو تقریبا وەکو وەڵامەکەت ئەوەیە؟ بەڵێ نا غەڵەتە بەڵام شتێکمان پێشکەش ناکەی؟ مەیمون جوایە مەیمون نا مەیمونیش نییە داوای لێ برد نەکەین بەڵام پێمان خۆشە نوکتەیەک بەسەر هاتێک پارچەیە گۆرانی بێ پێشکەشمان بکەین داوای لێ برندەکەم باشە زۆر سپاس بۆ تۆ کاتێکی خۆش خوال لەگەڵ سڵاو لێبێ باشی باشن سپاس دکەم ئەحواڵت چۆنە سپاس دکەم ناوی بەڕێزم عەبدولحەکیم کاک عەبدولحەکیم بەچیەوە سەرقاڵی کوڕی باکوورم کوردی باکووری سەرسەر و سەر چاو ڕۆژانە هیچ کارێک ناکەی کار دکەم لە شە ساخ بێ لەگەڵ ڕەمەزانە چۆنی باش خۆش دچێ باشی باش الحەمدولیلا پرسیارێکە لێ یەکەم ئەگەر زانیت دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرام باشە ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵیدا قورئانی پیرۆزی لەبەر کردووە چل دو ساڵ بەڵێ قورئانی پیرۆز بەڵێ. هاتیە دنیای ئاردێ بەڵێ لە چ تەمەنێکا لە هەموو قورئانی پیرۆزی لەبەر کردووە یعنی حفظی چەند قسمە هاتیە هەموو جارێکیدا نەهاتیە قورئان پێشی ئاەتێ ئەقرە بسمی ڕەبیکە هاتیە باسی داویە هاتیە تەمام بیە نەوە چل دو ساڵادا تەمام بیە زۆر باشە پرسیارێکی تر لێ ئەەکەم
کام ئاژەڵە حیوانات ئاژەڵ کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە. تزانی از کردیا بادنیه یا من از کردیا سورانی فهم ناکم. ناوت چییە؟ نام سەرهادە سەرهاد؟ سەرهاد واتە چی؟ وادار معنای چییە؟ سەرهاد یعنی تشتێک لەسەر دەقاومی بیت یعنی سەرهاد زۆر باشە ناوداربی ئیشەڵڵا بەچیەوە خەریکی؟ هەلاقم هەلاقی ئیش و کار چۆنە؟ ضعیفە ضعیفە ضعیف زعیفە؟ باشە بۆچی خۆوە حەقی بەسەر هیچ شتێکەوە نەیە یعنی کە قژە درێژ بە بێ بچی چاکی دروستە ئەمە زۆر بوونە دەست زۆر بیە زۆر باشە لە ش ساخ بێ ئیشەڵا لەگەڵ ڕەمەزانە چۆنی؟ الحەمدولله ڕۆژێت گرن باشە پرسیارێکە لێ یەکەم ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات باشە؟ یەکەم کامێرەکە دروست کرا لە ساڵی چۆن دروست کرا؟ یەکەم کامێرە ئەوەی نەزانم ناسانی؟ نا شتێکی خۆش پێشکەشە وەڵای ڕەمەزان ئینشاڵڵا لە حەمیە مبارەکە ڕۆژێکە زۆر ئینشاڵڵا بە تایبەت خۆشی هیچ مشکل نابن لە هەموو جەماعەتی هەموو شتێک بە تایبەت دروست بی ئیشەڵا ئێمەش بەو هیواین بۆ هەموو گەلی کورد ئیشەڵا ببێتە مای خێر و خۆشی بەڵام قسەیەکی خۆش نوکتەیەک پارچەی گۆرانی پێشکەشکە گۆرانی بێژم گۆرانێکی خۆشم بۆ بڵێ بەس بادینی زانم کێشە نییە وڵای گۆرانی لە بیرمدا نەما نوکتەشت بیر نییە؟ نوکتە هەیە بوو دەیەڵە نوکتەیەکی خۆشم ئەزی برەڤم هەرێمە ویندارم چارانی دەشتان هەوان ئێویا منن ئەزی برەڤم هەرێمە ویندارم تو خۆ باش بنێرە دەلالا من ئەزی برەڤم هەرێمە ویندارم تو خۆمەت خۆ بنێرە ئەزی برەڤم هەرێمە ویندارم تو خۆ باش بنێرە هەواڵا من دەست خۆش سپاس سەرکەوتوبی کاتێکی خۆش خۆل لەگەڵ سڵاوتان لێ بێ چۆنی دەتوانم بێم لێ دانیشم وەرە وەزعتان چۆنە کە جوانە و جلانە ماشەڵڵا لێ بێ زۆر جوان دانیشتون تەمەندرێژ بن ئیشەڵڵا ناوی بەڕێزت إبراهيم کاک ئیبراهیم جەنابەت نەرمین نەرمین تەمەندرێژ بی نەرمین خان سەلامەت ئینشاءالله سپاس مەمنون سپاس نەرمین خان چەند ساڵە زەواجتان کردووە؟ وەڵا 35 ساڵە 35 ساڵە؟ بەێ. ئێستا ژۆکو یەکەم دەخە کە زەواجتان کرد خۆشتەیە؟ زیاتری خوا لێکتان نەکات چەند مناڵتان هەیە؟ سەلامەت بهشت ئەی خوانەی بڕێ سەلامەت ئێستا لەگەڵتانە ناژین مناڵەکان کەسیان؟ کەسمان نمە ئەی خوانیان بڕێ مویمەوەیە لە ماڵ و حاڵ و ژیانی خۆیان نابن و ئیشەڵا بەختەوەرە بن ئەوانیش سەلامەت. لەگەڵ مانگی سپاس. ڕەمەزان چۆنی؟ زۆر باشین لە خوای بە زیاد بێ. الحەمدولله لە خوای بە گەرم زیاد نییە؟ بێ. نا خۆشە زۆر خۆشە ئەی لە خوا طبیعی بەزیاد بێ. سەلامەت ئەی تۆ لە ئێستەوە یعنی ئێستا زیاترت خۆشەوەیان یەکەم جار کە زەواجتان کرد ئێستا و پێشتر فەرقی نییە یعنی ئێستا زیاتریان کەم بادێک و زیاتر ئێستا بە تەنیا ماینەوە دەلێرەوە پێی بڵە خۆشمەوەی خۆشمەوەی هەردەم پێم ئیشەڵڵا ئامین خوا بۆ تۆی بێڵە ئیشەڵا ئیشەڵا بە یەکەوە بن هەتا کۆتایی تەمەن لەگەڵ ڕەمەزان چۆنی وەڵە باش باشی لەگەڵ ڕەمەزان باش ئەلحەمدولله گەرم نییە جەوەکەی ناینە دەرێ نایەنە دەرێ بەڕۆژ نا ئەی لە شساوە بە چێو سەرقاڵی وەڵە لە ئیش ناکەنەوەمان ئیش ناکەی دەیست سەرکەوتوبی و تەمەند درێژ بیشەڵە دەدەین و دەچینەوە ئەدە باشە ئەی گۆرانی خۆشم بۆ ناڵی ئەم گۆرانی لە چێ دەسا بۆ وەختی گۆرانیە گۆرانێکی خۆشم بۆ بڵێ ئەتو لۆم برێم جام داوە چ گۆرانیەکەم من پرسیارێک لێ ئەەکەم ئەگەر وەڵامەکەت زانی خەڵات دەکەم برێ باشە ئەو ئاژەڵی کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە چ ئاژەڵێکە؟ وەڵا ئەگە مەیمون بی بەس مەیمون بە بەشەریەتی مەیمون نییە باجیگیان ئەی تۆ؟ شیر نییە ناوەڵا بەداخەوە داوای لێبوردنەکەم شێریش نییە زۆر خۆشحاڵ بووم کە دوو هاوسەری وەکو ئێوە بەمج لە کوردی جوانانەوە بینی تەمەندرێژ بن ئیشەڵا بەختەوەر بن زۆر خۆشحاڵ بووم کاتێکی خۆش خۆتان لەگەڵ قوربانێ بم خافیز بێ سپاس دەکەم سڵاو لێبێ باشی باشم ناوی بەڕێزێ ئەدهەم کاگەت هەم بە چیەوە سەرقاڵی
بس كردي سوري ما يعني نظام سوراني کار ناکەی هیچ کارێک ناکەی كردي كمان کار دەکەی چ کارێک دەکەی والله مطعم ايسلاند كردي یەختۆس سۆڕێن ڕووکەینە کامێرە بە چ کارێک دەکەی والله مطعم ايسلاند كردي سەرکەوتوبی ئینشاءالله لەگەڵ ڕەمەزان چۆنی والله رمضان باشا الحەمدولله الحمد لله پرسیارێکە لێ ئەەکەم ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵات پرسیارەکە ئەوەیە کام ئاژەڵا کا پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە والله مش فيهم نكلة شو قلت شيء سوراني فيهم ناكم کام ئاژەڵا حیوانات ئاژەڵ پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە والله انتم مش فيهم نكر والله مش فيهم نكر تقول شيء باشە شتێکمان پێشکەش ناکەی والله يعني نوکتەیە گۆرانیەک بەسەر هاتێکی خۆش والله سر رمضان بيجي انه ان شاء الله رمضان خير بيسرقيا يعني بخير بقدر ان شاء الله ئێمەش بەو هیوایان کە ڕەمەزان بێتە مای خێر و خۆشی بۆ تەواوی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت کاتێکی خۆش خوا لەگەڵ سڵاو لێبێ سڵاو لە تۆش باشی سەلامەت بیا ناوی بەڕێزت توانا توانە کاک توانە باشی سەلامەت بیا بەچیەوە خەریکی والله لەگەر کاسبیەوە خەریشین ئای سەرکەوتوو سەلامەت بیا ئەرێ وەڵا بازاڕی عینەک چۆنە بە قورعان ئێستاکە هەندێک بێ بازاڕە ئینشەڵڵا خۆی گەورە بازاڕێکی باش هەموو یا ڕەبی ئامین ئەجمعین ئێمە پرسیارێکە لێ ئەەکەین وەڵامەکەی زانی دەبیتە خاوەن خەڵات ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵیدا تەواوی قورئانی پیرۆزی لەبەر کردووە والله یەکشت لێ نازانم مادەم وەڵامەکە نازانی بە شتێکی خۆشم پێشکەشکەی وەدی والله هەمووان نازانم قسەی بکەم وەزارەوە مابوو گۆرانیەک نوکتەیەک بەسەر هاتێکی خۆش تۆ ڕۆژانە لێرە کار دەکەی لەوانەیە چەنەها بەسەر هاتی خۆش و ناخۆش ڕووبا ئێمە شتێکی خۆشمانە گوتەنیار ئەو هەتیتە دێتە پێش ڕاز یەک قسە لە فکری نامینێ دەی باشە سەرکەوتووی ئینشەڵڵا زۆر زۆر سپاس بۆ بەڕێزت سەلامەت کاتێکی خۆش خوا لەگەڵ تێستێکەکەین و ئەبێ قسەشمان بۆ بکەیت سڵاو لێ سڵاو لە تۆش چۆنی سلام باشە توو شوەرە ئێرە ئەبێ قسەم بۆ بکەیت یان دەرناچی لە کامێرەیان ئەبێ قسەم بۆ بکەیت باشە ئێوەش ئەگەر وەڵامم نێنەوە سڵاوتان سڵاو لە توش بەس لە تەوەرەکە لەسەر چییە پرسیار ڕامیار کاک ڕامیار بەت کاری ئەتر فرۆشیە بەڵێ بەڵێ زۆر باشە بازار چۆنە الحەمدولله باشە لەگەڵ ڕەمەزانە والله الحەمدولله ئەوڕۆ بە باشیمان بردەسەر الحەمدولله هەر باش بن ئینشاءالله پرسیارێکە لێ ئەەکەم ئەگەر وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرام بێگومان بڕێک پارەیە و دەتوانیت بڕێک لە پێداویستەکانتی پێ بکڕیت ئینشاءالله پرسیارەکە ئەوەیە ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵەیە قورئانی پیرۆزی لەبەر کرد ئیمامی شافعین ئەوەی نیە اختیاری نییە وەڵامێک بڵێ ئەگەر غەڵەت بوو ئەڵەم غەڵەتە بیگۆڕە 8 ساڵی نەبوو بیگۆڕە 18 نا بەداخەوە داوای لێبوردنەکەم نەتانسانی کاتێکی خۆش خواتان لەگەڵ سپاس بۆ سڵاو لێبێ قسەی نەتەمەڵەوە قسەی سڵاو سلامەتی باش باشی باش دەبی شەڵ ناوی بەڕێزت عەبدولواحید کاک عەبدولواحید بەچێوە سەرقاڵی وەڵا خەریو کاسبیمە ئەی لە 6 ساڵ ئیش و کار چۆنە بازار چۆنە وڵای باشە وڵای باشە ڕێکم ڕۆژە باشە باش ئەنی باشە الحەمدولله زۆر شکرانی خوای دێ زۆر الحەمدولله سلامەت بێ کاک عەبدولواحید پرسیارێکە لێ ئەەکەم وەڵامەکەت زانی دەبیتە خاوەن خەڵاتی پرۆگرام بەرێ پرسیارەکە ئەوەیە کام ئاژەڵە کە پەنجەمۆری وەکو پەنجەمۆری مرۆڤ وایە فکرم بۆ ناچی نازانم بخۆم فکر بۆ ناچێت دەی باشە شتێکم پێشکەش ناکەی ناوە چ برێم قسەیەکی خۆش بەسەر هاتەیە پارچەیە گۆرانی والله ئەوە شتان نازانم بەخوا داعا بردم لێ دەکەم بەخوای دە باشە دەستە خۆش بێ لە 6 ساغ بێ خوارزتە با زۆر سەلامەت خۆش بێ
سواو لێبێ باشی ناوی بەڕێزێ عبد المؤمن کاک عەبدولمومین ڕووبکەرە کامێرە چ کارێک دەکەی؟ والله کاسبی لەشی ساق بێ بازار چۆنە؟ والله خراپە مشتریەکانتان مشتری ئاجەکانەوەی مەعامەلەی سەر و سۆ پەنجاکەن؟ والله کەیفە بەو جۆرە کەسانەیە یان نا؟ نا والله ئەی لەگەڵ ڕەمەزان چۆنی بەڕۆژۆبی؟ الحمدلله الحمدلله سەرکەوت خوێندکار نیت؟ بەڵێ خوێندکار ئەخوێنی؟ بەڵێ یعنی لە دوای خوێندنەوەی لێرە کارەکەیت؟ بەڵێ پیشەم لەولە لێرەنە لە قەڵات نییە زۆر باشە لە ساق بێ پرسیارێکە لێ دەکەم ئەگەر وەڵامەکە بزانی دەبیتە خاوەن خەڵات بەشک و ببیتە خاوەن خەڵات باشە ئیمامی شافعی لە تەمەنی چەند ساڵی قورئانی پیرۆزی لە سیزدە ساڵی وەکو هاوکارێک پێتەڵم بیگۆڕە ساڵی نا بەداخەوە داوای لە بردنەکەم وەڵامەکەت ڕاست نەبوو هیچمان پێشکەش ناکەی؟ کویانی گۆرانیەک بەسەر هاتێکی خۆش نوکتەیە زۆر باشە سوپاس دەکەم خوا لەگەڵ بینەرانی خۆشەویست بەم شێوەش هاتوینە کۆتایی پرۆگرامی ئەم شەو بەڵام بەداخەوە هیچ کەسێک نەیتوانی بێتە خاوەن خەڵات هیوادارین لە شەوی داهاتوودا ئێوە ببنە خاوەن خەڵاتەکانی پرۆگرامی خەڵاتی دیمەن تا پرۆگرامێکی تر و شەوێکی تر و جێگەیەکی تر بەخواتان ئەسپێرم خۆتان لەگەڵ